لە شاری هەولێرین باس لە ژیانی کەسێک دەکەین کە یەکەم کەس بووە پارێزگاری هەولێر. ئەو کەسە ئەحمەد عوسمانە. لە سەردەمی عوسمانیەکاندا سەرۆکی شارەوانی هەولێر بوو. دوای هەڵوەشانەوەی دەوڵەتی عوسمانی، ئەحمەد عوسمان دەکرێتە یەکەم پارێزگاری هەولێر. ئەحمەد کوڕی حوسمان بەگی هەولێریە لە ساڵی 1879 لەدایک بووە. باش حکمی عوسمانی تەواو بوو لە عێراق، یەکەم متصرف هی هەولێر ئەحمەد ئەفەندی بوو. وەختی بووە متصرفی هەولێر، ئەو ئیتیسالاتانە ئەوی لەگەر مەرکەز هەیە هەوکە نهائیەن نەبوو. لەگەر بەغدا ئەتوو نەتدەتانی ئیتیسال بکەی، تعلیمات وەربگری یان مداوەلات بکەی لەگەریان، ممکن نەبوو. فدەبایە ئەتوو بە خۆت تەقدیری ئەمور بکەی، بە خۆت قەراری وەرگری و تەسەوڕ بکەی کە ئەو قەرارە سەلیمە. فمەسئولیاتی ئەحمەد ئەفەندی لە بدایەت نهائیاً سهل نەبوو. ئەحمەد عوسمان کە ناسراو بە ئەحمەد ئەفەندی لە زمانی عوسمانیەکان سەرۆکی شارەوانی بوو، بەڵام دوای هاتنی ئینگلیز کە کوردستانیان داگیر کردە، عێراقیان هەموو داگیر کرد و هاتنە هەولێر و هەولێر ئەعلان کرا وەختە کە ببێ بە دیوار کە ئێستا پێی دەڵێن محافەزە. عەشائیر تهدیدی شاری هەولێرەیان کرد، تەلەباتیان هەبوو. لە بە هەولێر ئەو وەختی تقریباً حیمایەتی عەسکەری نەبوو. فئەو حادثە زۆر مەشهورە و کتوبی تاریخی ئەجنەبی نووسیتی لەسەری. ئەحمەد ئەفەندی بەتەنێ دەستە خارجی حدودی هەولێرێ و ئیجتیماع دەکا لەگەر ڕوئەسای عەشائیر، ئیقناعیانی کرد کە بگەڕێنەوە و وەعدی دا تەلەباتی معقولی وان تەلبیە بکرێ. گەرترود بێل، ئەوی ژنێکی زۆر مەشهورە، مستەشاری مەندووبی سامی بوو و زۆر قەراراتی وەرگرتیە وەختی خۆی. لە موزەکەراتی بەحسی ئەحمەد ئەفەندی دەکا بە ئیعجاب، دەڵێ زۆر حکمەتی پێشاندا لە ئیدارەی هەولێر و دەهاتە هەولێرێ ئیجتیماعی دائیمەن لەگەری دەکرد. معجب بوو بە ئەدائی ئەحمەد ئەفەندی. عوسمانیەکان، جێیشی عوسمانی وەختی انسحابی کرد لە هەولێر و بگەڕێتەوە تورکیا، ویستیان هەندێک تەخریبات بکەن لە هەولێرێ پێشکە هەولێر بەجێبهێنن. یەک لەوانە ویستیان مەسیحیەکانی عەنکاوەی بکوژن و عەنکاوەی بسووتێنن. مەلا ئەفەندی و ئەحمەد ئەفەندی ڕوئەسای عەشائیریان هەموو جەمع کرد و حیمایەتی عەنکاوەیان کرد. ئەو حادثەیە زۆر مەشهورە و تەدوین کرایە لە کتوبی تاریخ ئینگلیز خاسەتەن. ئەحمەد ئەفەندی ئەو وەختە کە بوو بە پارێزگاری هەولێر، ڕۆزە زۆر خزمەتی شارەکەی کرد. چر لە زمانی کە سەرۆکی شارەوانی بوو، کە دوای ئەوەی کە بووە پارێزگار. دەرکەکەی پشتەوەی قەلاتێ پێی دەڵێن ئەحمەدیە، ناوی ئەحمەدیەیە بە ناوی بابم. ئەحمەد عوسمان یەکەم متەسەڕیفی هەولێر بوو
لە ساڵی 1920 کرایە متەسەڕیفی هەولێر کە ئێستا پێی دەڵێن پارێزگار. ئەو کاتە هەولێر ئاوا گەورە نەبوو، خەڵکی هەولێر هەمووی لە قەڵادا دەنیشت. یەکەم کار و گەورەترین کاری ئەحمەد عوسمان دروستکردنی ئەم شورایە و ئەم ڕێگایە بوو کە ئەو کات دوو لە ڕێگەیەکی بچووک بوو، بەڵام ئەحمەد عوسمان فراوانی کردو بۆ ئەوەی ئۆتۆمبیلش بتوانن سەر بکەون. بەهۆی پەیوەندی باشی لەگەڵ شێخ مەحموودی حەفید لە ساڵی 1927 ئەحمەد عوسمان دەکرێتە پارێزگاری سلێمانی. لە سلێمانی عیلاقاتی لەگەڵ شێخ مەحموود زۆر بەقووەت بوو. شێخ مەحموود دایمەن یەکتریان دەدیت. لەبەرەوەی کە ئەحمەد ئەفەندی مووقفی واژ و بەرامبەر کورد تۆزێ خزماتیشی لەگەڵ شێخ مەحموودی حەفید هەبوو، گواستیانەوە کردیان بە پارێزگاری سلێمانی. تا یەکێ لە کوڕەکانی وابزانم لەوێ بوو، ناوینە مەحموود بە ناوی شێخ مەحموود. بەهۆی لێهاتووی و کەسایەتی ئەحمەد عوسمان لە ساڵی 1931 تاوەکو ساڵی 1937 دەکرێتە ئەندامی ئەنجومەنی ئەعیانی عێراق. لە ساڵی 1939 تاوەکو ساڵی 1946 کە کۆچی دوایی دەکات ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو. بارزان محەممەد ڕووداو، هەولێر.